باشە مامۆستا دەمەوێ بێمە سەر ئەو پرسیارە پرۆژەی بە زنجیرە دراماکردنی هونەرمەندی گەورە عەلی مەردان گەیشت بەکوێ دەمێ بزانم ئێستاش خەریکی نووسینەوەی یانیش لەبەر نەبوونی سپۆنسەرە هێشتان کارەکەت ئەنجام نەداوە دەمێ ئەو بابەتەم تۆزێک بۆ باس بکەیت. وەڵڵا ئەوە پرۆژەیەکە 10 ساڵە زیاتر من لە ناوی ئیشەکەم. بەڵێ 10 ساڵە من لە ناوی ئەو کارم ینی بە بیر و ڕاو و فکر و پرسیار و دوکۆمنت ئەوانە بێگومان من ئاعتیمادم کردووە سەر بە شێوەیەکی سەرەکی لەسەر نووسینی مامۆستا عەبدولقادر عەلی مەردان کە کوڕی عەلی مەردانە کە کۆی کردەوە دەستنووسی باوکی لەگەر خۆیش تێبینی شارەجایی هەیە لەو مەرحەلەیە کە لە باوکیتی لە گەلی ژیاوە کتێبێکی چاپ کرد من لەسەرەوە ئەوە با بڵێن مەزدەری سەرێکیە ینی هیچ کارێکە بێژگەلەوە من لەگەل یا قسەم کردو لەگەل کاک عەبدولقادر بەڵام یعنی هەندێک بازشت هێ نەگەیشتینە نەتیجە تێجیلمان کردیا ماوەتەوە بێژگەلەوە ئێستا سیناریۆی کارێکە ئیڤان دەینووسی ئیڤانی کوڕم ئیڤان ناسر حەسەن ئەوش دەرهێنەرە و دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکانە و ئێستش ماجستێری تەواو کرد و ئەزمموی هەیە لە کاری هونەری بەڵام زیاتر بایەخیدا بە ڕاگەیاندن زیاتر بەس ئێستا هاتەوە ناو خەت لەگەڵما هاوکارم بێ هاوکاریم بکاتن سیناریۆکەت شتەوا بکات لەگەڵما بۆ داهاتوو ئینشاءڵڵا نزیکە ینی وعدراوە مزگەنیەکی خۆشە بۆ بینەران کە ئەو نزیکە بەس ئێستا من ناتوانم بەڕاستی ناوەیە ئەو لایەنە بێنم ڕەنگە ڕوخسەتم لێ وەرنەگرتووە لە گفتوگۆی لەگەلیانە بەس باش هاتوونەتە پێش و استعدادیان هەیە پرۆژەیەکی ئەوە لەن ئەو چیرۆکە باسی 100 ساڵەکە لە ژیانی کورد سەرەکیەکە عەلی مەردانە باگراوندی ملەتێکەیە زمانی عوسمانی کورد زمانی ئینگلیس کورد زمانی مەلەکی زمانی جەمهوری عەبدولکەریم قاسم عەبدولسەلام نازام چی ئەو ڕووداوانە کە ڕووی دەدا کە عیلاقەی مێژوویەکە مامۆستا بێگومان یعنی بەڕاستی من ناترسم لە ئیشێکەوە بلعکس یعنی ئەوە بینیم ئێستا لەبەر چاومە بەس پێویستیم بە گەنجە هاوکاریم بکەنە ناو ئەو کارە بێگومان تەمەنیشینی هەیە بەڵام زۆر کەس ئەترسێ لەو کارە خۆی سەبەب چییە؟ 10 ساڵە پێش 10 ساڵ من کردم سەبەبیەوە ترسێک هەیە لەو کارە ینی ترسێک هەیە لە چی؟ کارێکی گەورەیە هەڵی مامۆستاەوە ویشێکی زۆر گەورەیە یانی داوانەیە بمترسێنن من ناترسێن خۆیان نەترسێن بۆ یعنی ئێمە دەبێ ئیشی گەورە بکەین بێگومان دەبێت کەسانێکە من پەنجە بۆ ئیشی گەورە درێژ ئیشی گەورە ئەەکەم تۆ پێداویستی دابین بکە ڕێگا بدە من ئیشی گەورە ئەەکەم چەندین کادری گەورە دێنم ئەو کارە بکەن لە هەموو وارەکانەوە ئەکتەری کوردی تایە ئەکتەری عەرەبی تایە فارسی تایە ئەکتەری تورکی تایە مەسری تایە من دەمێ ئەوانە بێنم یعنی من دەمێ باشترین ئەکتەری مەسری بێنم بۆ کارەکە تورک ناسراوی خەڵک بینیتی لە هەموو ئەو دراما لە تورکیانە بینی منی هێنم دەوێت ناو ئیشەکە منیش بکە ینی جوانێ منێکێک بێنم هەندێک تورکی ئەزانی یا ببوورە ڕێزمەیە بۆیان یا زمانی تورکمانی ئەزانێ ئەڵێم تۆ وەرە کارکتەرێکی تورکی هونەرمەندێکی گەورە لە وەختی خۆی لەگەڵ عەلی مەردان بووە بێگومان فەرقەکەی زۆر دەبێت ئەکسەرێکی تورک ینی ئەوانیش قبول ناکەن دەڵێن ینی ماتا من کەلثومم هەیە لە کارێکە کەلثوم کەس نییە عەبدولوەهاب باشە سبێ دووسبەی مەسرەکان چی پێمەڵێن ینی ئەوە کێ بوو وەڵە یەکێکە لێرە دانیشتووە لە
کوردستان هەندێک مەسریە زانێ ئەی هێنم ئەی کەمە کەلثوم نابێ بێگومان ئێمە دەبێ بەو ئاستە بیر بکەین ئێمە دەبێ من ئەگەر بەڵێ هات و کارەکە دەستی کرد بە ئیشەوە ئەگەر ئەبینم ئەو ئەمکانیاتە نییە بکرێ ئەو پارەیە بەشی ناکە ئەو ستافە نییە بکرێت نایکەم ئەڵێم کاکە داوای لێبردنێکم خۆ غەڵەت خۆی جەریمەم نەکردو ئەڵێم کاکای هاوار داوای لێبردنەکە من ناتوانم ئەو کارە بکەم نایکەم